دووبارە سڵاوتان لێبێ بەڕێزان لە تەوەری دووەمی باسی ڕۆژ لەگەڵتان بەردەوامین باسیەوە دەکەین کە لە دوای ڕوودا و کارەساتەکەی بوومەلەرزەی کە باکووری کوردستان و ڕۆژاوای سووریای گرتووەتەوانێ تا دێت ژمارەی قوربانیەکان ڕوو لە زیادبوون دەکات بۆیە ژمارەی هاوکاریەکانی ژوور لە زیادبوون دەکات بۆ هەردوو وڵات هەر بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوامە لە هاوکاریەکانی هەر لە دوای ئەو ڕوودا و کارەساتەشەوە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو یەکەمین هەرێم لە ناوچەکەدا هاتە سەرخەت و هاوکاریەکانی خۆی گەیاندا باکووری کوردستان بە دیاری کراوی. ئێستا ئەمڕۆ لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیراندا یەکێک لە تەوەرەکان کە کۆبوونەوەی ئاسایی ئەنجومەنی وەزیران بووە دوای ئەوەی کە پرسە و سەرخۆشی خۆیان ئاراستەی کە سوکاری قوربانیەکان کردووە لەلایەن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە باز لەوە دەکرێت کە کەمپینێکی هاوکاری دەست پێ دەکرێت و لایەنە پەیوەندیدارەکان ڕاست پێدراون بۆی ئەو کەمپینە بەڕێوە ببن و کاروانی هاوکاریەکانی هەرێمی کوردستان بەردەوام بێت بۆ هەردوو وڵات هەم تورکیا هەم سووریا کەواتە گفتوگۆی زیاتر لەسەر ئەم پرسە دەکەین بزانین هاوکاریەکان چین چۆن دەگاتە ئەو دوو وڵاتە میکانیزمی کۆکردنەوەی هاوکاریەکان چییە قسەی زیاتر لەسەر ئەو پرسە دەکەین لەگەڵمان بمێنەوانێ بە تایبەت ئەوانەی کە دەیانەوێ هاوکاریەکانیان بگەێنن چونکە دەزانین کە خەڵکانێکی زۆر هاوڵاتێکی زۆر لە هەرێمی کوردستان دەیەوێت هاوکار بێت بۆیە بینەر و بیسەرمان بن بۆی بزانین ئەم هاوکاریانە چۆن بگەێنن و چۆن دەگاتە دەستی قوربانیان و لێقەوماوان بەڕێز دکتۆر هێمن میرانی سەرۆکی دیوانی وەزارەتی ناوخۆ لەگەڵمان ئامادا بێت لە ستۆدیۆ کە بەڕێزیان هەر لە یەکەم ساتی ڕووداوەکەوە لە یەکەم ساتی ڕووداوەکەوە چووە سەر سنوور و لەبێ ئاگاداری ڕەوانەکردنی یەکەم کاروانی هاوکاری بوو ببورن دکتۆر هێمن بەڕێوەبەری دیوانی وەزارەتی ناوخۆ نازانم ئەو سەرۆکەم لەکوێوە هێنا دکتۆر زۆر بەخێر بێت سپاس بۆی کە ئامادەی لەگەڵمان زۆر هەواڵم خوێندۆتەوە سەرۆک و بۆیە جەنابیشتم کرد بە سەرۆک زۆر بەخێر بێت دکتۆرگیان دکتۆر لە دوای ڕووداوەکەوە بەڕێستان وەکو نوێنەری وەزارەتی ناوخۆ لەگەڵ وەزیری ناوخۆ وەزیری تەندروستی هەمووان پێکەوانێ چوونە سەر سنوور بۆی کە یەکەم کاروانی هاوکاریەکانتان بگەێنن هاوکاریەکانتان گەیان هاوکاریەکانتان چی بوو دواتر دێمە سەر کەمپینەکەی ئەمڕۆ کە باس کراوە و چی دەکەن زۆر سپاس هەر لە بەرەبەیانی ڕۆژی دووشەممە کە بوومەلەرزەکە ڕوویدا کە هاتینە دەوام لەسەر فەرمانی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە ڕاست پێدراین کە هەندێک تیم ئامادە بکەین لە چەند بوارێکی جیاواز لە بواری گەڕان و هەماهەنگی دۆزینەوە کە لە وەزارەتی ناوخۆ هەندێک تیمی ڕاهێنراومان هەیە لەو مەجالە لە بواری وەڵامدانەوەی خێرا کاتێک حاڵەتی وا ڕوودا تیمی وەڵامدانەوەی خێرا هەن ئەویش هەر لە ناوەندی هاوبەشی هەمانجی خێرانەکان JCC تیمە ڕاهێنراومان هەن هەروەها تیمەکانی بەرگری شارستانی کە ئەوانش لە بارودۆخی لەو جۆرەی ئێستا لە باکووری کوردستان و لە ڕۆژاوا هەیە ڕاهێنانیان کردووە و دەزانن چۆن سەروکار بکەن لەگەڵ پاشماوەی بوومەلەرزە لەگەڵ ڕزگارکردنی خەڵک لەگەڵ دەرهێنانی تەرم لەگەڵ هەوڵدان بۆ ڕزگارکردنی ئەوانەی کەوتونەتە ژێر باڵەخانەکان بۆیە تیمی وەزارەتی ناوخۆ لە 4 بەڕێوەبەرایەتی تیمێکیان لێ دروست کرا لە ناوەندی هاوبەشی مانجی قەیرانەکان لە پەیمانگەی بەرگری شارستانی بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی هەولێر و دوهۆک تیمێک دروست کرا دواتر لەگەڵ وەزارەتی تەندروستی ئەوانیش ژمارەیەکی بەرچاو دکتۆر و کارمەندی تەندروستی و شوفێری ئەمبولانس ئامادەکران ئەوە بوو دوای نیوەڕۆکەی هاوڕێ لەگەڵ جەنابی وەزیری ناوخۆ و جەنابی وەزیری تەندروستی چوینە خاڵی سنووری ئیبراهیم خەلیل لەوێ کۆنگری ڕۆژنامەوانی کرا و تیمەکانمان ڕەوانەکران هیچ ئاستەنگێک دروست نەبوو بۆ ڕەوانەکردنی تیمەکان و هاوکاریەکان نەخێر بە خۆشحاڵیەوە لەبەرەوەی هەماهەنگی هەبوو لە ڕێی فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە لەگەڵ حکوومەتی تورکیا بە ئاسانی تیمەکان گەیشتن بەڵام لەبەرەوەی ئێستا وەرزی سەرما و سۆڵە بەفر و باران هەیە و بەشێک لەو شوێنانەی تیمەکان بۆی دەرچوون ئەو شوێنانن کە کارەبای تێدا نەماوە هۆکارەکانی گەیاندن مشکلی خاوتر دەکا بێگومان وێڕایەوە ئێستا تیمەکان لە مەیدانان و هەواڵی خۆشیان هەیە هاوکار لەگەڵ ئەو تیمانەی لەوێ هەن دەستیان بە گەڕان و پشکنین کردووە من پێشەوەی بێمە بەرنامەکە خەریکی ڕزگارکردنی باوک و کچێک بوون شکر زیندون ڕزگارکران دکتۆر چونکە ئێمەش لە قۆناغەکانی کۆتایی ڕزگارکردنیانن ئەوە زۆر گرنگ بوو لە مەرحەلەی یەکەم
ئەوان دۆزرانە لە تیمی هەرێمی کوردستانن بەڵێ لە ئیسلاحیەت دۆزرانەوە و هەوڵەکانی سەرەتا ئەو بوو کە جۆرێک وریان پێ ببەخشن کە ئەوان دۆزرانەوە ئێستا لە مەرحەلەی ڕزگارکردنان پرۆسەکە کارێکی ئاسان نییە لەبەرەوەی کەوتونەتە ژێر ئەو پارچە سەب بە گەورانە ینی تابقیان بەسەردا کەوتووە ئومێت هەیە کە تا من لەو بەرنامە دەردەچم یان لە ماوەی سەعاتەکانی داهاتوو بە سەلامەتی و بە زیندوی هیوادارین هەمووان پێکەوە لەگەڵ بینەرەکانمان ئەو هەواڵە خۆشە ببیستین ئێمەش بەردەوام لە کوردستان 24ەوە وێنەکان دەگوازینەوە ئەو وێنێش کە ئەو ڕووداوی کە باسیەکەی کاتژمێر هەژدەوەی کە تۆ باسی دەکەی لە ژووری هەواڵ هاوکارانم گواستیانەوانێک کە خەریکی ڕزگارکردنی ئەو باوکو کچن بەو هیواین تامن و تۆ تەواو بین لەو بەرنامەیە ئەو هەواڵە خۆشە ببیستین دکتۆر هێمن دەمانێت بزانین ئەم هاوکاریانەی حکوومەتی هەرێمی کوردستان لایەنە پەیوەندیدارەکان هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەتانێت چ پەیامێک بگێنن ئەوەی لەسەر تیمە ڕاهێنراوەکان بوو ئێستا لەوێن کاری خۆیان دەکەن چونکە لە ڕاستیدا ئەو بابەتە پێویستی بە خەڵکی ڕاهێنرا و شارەزا هەیە بۆ ڕزگارکردنی ئەوانەی زیندون و بۆ دەرهێنانی تەرمەکان ینی ناکرێ دەرگا بکرێتەوە هەموو هاوڵاتی بڕوە چونکە ئەمە پێویستی بە خەڵکی ڕاهێنراو هەیە بەڵام ئەوەی هاوڵاتی دەتوانێت بیکە بەشداریکردنە کە ڕێگەیان بدەن بڕۆن بچنە ئەوێ هاوکار ئێمە بێگومان ئەوڕۆ چەند کاروانێکی دیکە نێردران بەڵام کەلوپەل بوون بەقەدەوەی مە قسە لەگەڵ هاوڵاتیان دەکەن کە دەتوانن کۆمەک بکەن پێویست نییە بڕۆن چونکە ئەوەی دەڕوە دەبێت شارەزا بێ دەبێت ڕاهێنانی نێودەوڵەتی وەرگرت بێت دەبێت بزانێت چۆن مامەڵە لەگەڵ پاشماوەکانی بوومەلەرزە دەکەت چونکە لە هەموو چرکەیەک ئەگەری ڕوودانی بوومەلەرزەی دیکە یان ئەگەری کەوتنی لای دیوارێک سەقفێکەیەکە خوانەخواستە دەبێتەوە کاری تیمانی کە لە هەرێمی کوردستان هەمووان ڕاهێنراون هەمویان ڕاهێنراون هەندێکیان لە بەریتانیا ڕاهێنانیان کردووە هەندێکیان لە ژاپۆن ڕاهێنانیان کردووە هەندێکیان تیمی لێرە سەرپەرشتی کراوە بەشداری تێدا بکەن لە کوردستان بەشداری ڕووداوی دیکەیان کردێ بەڵام جگە لەو ترینینگانەی کە لە بەریتانیا و لە ژاپۆن کردویانە یەکەم ئەزمموی نێودەوڵەتیانە کە دەڕۆن لە کارەساتێکی وا گەورەی سروشتیە بەشداری یەکەن باش دکتۆر ئەمڕۆ لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران کەمپینێک ڕاگەیەنراوە بۆ هاوکاریکردن و پارێزگار و سەرپەرشتیاری ئیدارە سربەخۆکان ڕاست پێدراون کە کەمپینەکە دەست پێ بکەن و بەڕێوەی ببن باسێکی و کەمپینەمان بۆ بکە ئەمە چۆنە بەڵێ ئەوجا دەمویست باز لەوە بکەم کە ئەوەی گرینگە هاوڵاتی چی بکە هەموو هاوڵاتیانی خۆشەویست هاوڵاتی ئاسایی یان ئەوانەی کۆمپانیایان هەیە ئەوانەی لە بواری بزنس کار دەکەن ئەوانەی پارەدار و دەوڵەمەندن هەموو دەتوانین بەشدار بین لە کۆکردنەوەی کۆمەک بۆ پاڵپشتیکردن لە لێقەوماوانی ئەو دوو دەوڵەتە هەڵبەت ئێمە پێشتر وەکو میلەت چەندین ئەزمموی لەو جۆرەمان هەبووە لە ڕووی پێویستی فریاگوزاریەوە ئێمە ئەگەر ئەو خەڵکانەی لە بیریانە کۆڕەوەکەی ساڵی 90یان لە بیر بێ دەزانن کە لەسەر سنوورەکان چ جۆرە فریاگوزاریەک پێشکەشی میلەتی ئەمە کرا ڕەنگە کاریگەری ئەوانە بێ میلەتێکی عاتفین دکتۆر ئێستا میلەتی ئێمە ئەو ڕۆژەیە کە وێڕایەوەی بەشەکە لە کولتوری میلەتی ئێمە هاوکاری و درێژکردنی دەستی هەماهەنگی و هاوکاری بەڵام ئێستا هاوڵاتیانی خۆشەویست دەتوانن لە ڕێی ئەو کەمپەینانەی کە بە سەرپەرشتی پارێزگار و ئیدارە سەربەخۆکان و ناوەندەکانی هاوبەشی هەمانجی قەیرانەکان جێسیسی کە دامەزراوەیەکی تایبەتە بەو بوارە و سەر بە وەزارەتی ناوخۆیان دەتوانن کۆمەکانی خۆیان پێشکەش بکەن پارێزگار و ئیدارە سەربەخۆکان ئەعلانی ئەو لیستانە دەکەن کە ئەو جۆرە پێداویستیانەمان پێویستە بۆ ئێستا ئەواتە دکتۆر ئەلێرەدا با من ئەو پرسیارە بکەم واتە ئێوە لیستێکتان دیاری کردووە چ جۆرە هاوکاریەک وەردەگرن چونکە پێم وابێت هەموو هاوکاریەک وەرناگرن و هەموو هاوکارێکیش ناتوانرێ بنێرێت وەنیە جا پێمان بڵێ گەر تۆ لێرە و پێمان بڵێ بزانین ئەو لیستە چ جۆرە هاوکارێکی تێدایە وڵاتیان چی بێنن بڵێ ئەو لیستە برادران دواتر ئەعلانی دەکەن لیستێکە جلوبەرجی زستانەیە دەبێت ئەو جلوبەرگە بێت کە بگونجێ لەگەڵ بارودۆخی ئەوێ ئێستا بەفر و باران و سەرما و سۆڵە ئەو خەڵکەی لەوێ ئاوارە بووە ماڵی تێک چووە شوێنێک نەماوە تێیدا بگیرسێتەوە بۆیە پێویستی بە جلوبەرگە پێویستیان بە هەڵبەت جلوبەرگەکان زۆر زەڕورە نوێ بن جلوبەرجی بەکار هاتوونە بن جلوبەر بن بگونجێن بۆ بارودۆخی ئێستا پێویستیان بە خیوەتە پێویستیان بە شیری منداڵە پێویستیان بە هەروەها باس لەوە کرابوو پێویستیان بە پاوەر بانکە پێویستیان بە مۆلیدەیە لەبەرەوەی کارەبا نەماوە
کۆمەڵێک پێداویستی دیکەن کە پێویستیان بە هەندێک خۆراکە کە بتواندرێ بگەندرێ لەبەر ڕێگا چەند سەعاتێکی پێویستە تا خۆراک دەگاتەوە شوێنانە ئەوانە دواتر بە وردی لە تۆڕە کۆمەڵایەتەکانی پارێزگا و ئیدارە سەربەخۆکان و لە وەزارەتی ناوخۆش هەمیان بڵاو دەکەینەوە هاوڵاتانی خۆشەویست هەر یەکەو بە جوێرەی توانای خۆی دەتوانێت بەشداری بکە هۆکاری ئەوەی ئێمە مەبەستمان بۆ ئەوڕۆ لە ئەنجومەنی وەزیرانیش باز لەوە کراکە پارێزگار و ئیدارە سەربەخۆکان سەرپەرشتی ئەو پرۆسەیە بکەن چونکە ئەو هاوکاریانە دەڕواتە وڵاتێکی دیکە پێویستی بە هەماهەنگی و تەنسیق هەیە واتە لە ناو خۆنیە هەر کەسە بەخۆی بتوانێت لە پشتەوەی پیکەبێک بۆ نمونە مەجموعەیەک ئەشیا بگەین تا شوێنی لێرە باو پرسیارش کەم بۆی قسەکانت تاو بکەی ئێمە بۆ خۆتەزانی کۆمەڵێک ڕێکخراومان هەیە ئەم ڕێکخراوانە ڕەنگە هەستا بێتن بەکردنەوەی کەمپینێک سەربەخۆ بۆ خۆیان و هاوکاری کۆبکەنەوە بیانەوەی خۆیان لینکێک دروست بکەن خۆیان لینکێک دروستکەن بۆی هاوکاریەکانیان بگەنن ئەمە ڕێگە پێدراوە یاخود کارەکەیان ئاسانە ئێمە دەستخۆشی لە هەر ڕێکخرا و گروپ و تیم و دامەزراوە و کەسێک دەکەین کە کەمپین دەکا و کەلوپەل کۆ دەکاتەوە بەڵام گەاندنەکە دەبێت لە ڕێگەی حکوومەتەوە بێت لەبەرەوە ئێمە دەڕواتە وڵاتێکی دیکە پێویستی بە هەماهەنگی هەیە ئەوان لە هەموو خەڵکی وەرناگرن پێویستە لە ڕێی کەناڵی فەرمیەوە بڕوە بۆیە هەشت دامەزراوەمان هەیە کە 4 پارێزگا و 4 ئیدارەی سەربەخۆن لەگەڵ دامەزراوەکانی JCC دەتوانرێت لە هەر شارێک بۆ نمونە کەمپینی جۆراوجۆر هەبێ بەڵام دوجار ئەو کۆمەکانی کۆکراونەتەوە بچێتە ژێر دەسەڵاتی پارێزگار یان ئیداری سەربەخۆ تا ئەوان لە ڕێی ڕسمیەوە نووسرا بۆ وەزارەتی ناوخۆ دەکەن ئێمە لە ڕێی فەرماگەی پەیوەندەکانی دەرەوە مخاتەبەی حکوومەتی تورکیا دەکەین بۆ ئەوەی لەو دیوی سنوور ئاسانکاری بۆ داخلکردنی ئەو کەلوپەلانە و گاندنی بۆ ئەو شوێنانەی کە پێویستن پرۆسەکە پێویستی دەست پێکراوە چەند ڕۆژێکە دەست پێکراوە ئەوڕۆ حکوومەت بەخۆی بەڕسمی ئەو بابەتەی ڕاگەیان هیوادارین وەجبەی دیکەی یان با بڵێن جارێکی دیکە ئەوەی پێی دەڵێن پاش بوومە لەرزە ڕوونەداتەوە کە کارەساتی دیکە لێ بکەوێتەوە بەڵام قەبارەی گەورەی قەبارەی کارەساتە مرۆیەکە ئەوە دەهێنێت کە ماوەیەکی باش خەریکی کۆکردنەوەی کۆمەک بین و ماوەکی باش لەوێ بە ئەکیدی کاتێکی زۆری پێویستە تا دەتواندرێ شوێنی ئەو لێقەوماوانە بکرێتەوە کاتێکی زۆری پێویستە تا ئەوانەی لەژێر پاشماوەی بوومە لەرزان ڕزگار بکرێن ئەوانەی لە ژیانە ماوە تا کاروانی هاوکاریەکانی حکوومەتی کوردستان بەردەوام دەبێت بێگومان بەردەوام دەبێت کاروانی یەکەم بۆ شارەکانی باکووری کوردستان بۆ تورکیا ڕۆیشتون ئێستا لە قۆناغی ئامادەکارین بۆ ئەو هاوکاریانە بۆ سووریا و بۆ ڕۆژاوی کوردستانیش بڕوە دواترینە سەرەوەی کە بۆ ڕۆژاوی کوردستان چۆن دەنێرن و چی دەنێرن بەڵام دەمانوێت ئەو بزانین ئەو تیمانی کە ئێستا لەوێن ئەوانە هەر دەمێننەوانێ دەگەڕێنەوە یاخود خەڵکی دیکە دەنێرن چۆنە ئێمە لە ئێستا ئەوڕۆ چەند کاروانێکی تری کەلوپەل ڕۆیشتن ئێمە خەریکی ئەوەین کە چاودێری بارودۆخەکە دەکەین بزانین چەند لەوێ پێویستیان بە مانەوەی تیمەکانی ئێمە هەیە وەکو باسم کرد چونکە لە وڵاتێکی دیکە ڕوویداوە تۆ لە ناو دەوڵەتێکی دیکە کار دەکەی ئەو دەوڵەتە دەبێ بڕیار بدە لەکوێ کارت پێدەدا لەکوێ پێویستی بە توانەکانی ئێمە هەیە وە چ جۆرە لێ هاتوویەکی ئێمەیان پێویستە چ جۆرە کەسێکی ڕاهێنراوی ئێمەیان پێویستە ئێستا تیمەکان لەوێن ئێمە تیمی ترمان وەکو باکەپ لێرە هەیە ئەگەر زانیمان بۆ ماوەیەکی درێژ پێویستمان بەوە هەیە تیمەکان لەوێ بمێنەوە و پێداویستی لەوێ هەیە بۆ ئەوی بمێنەوە هەڵبەت ئەو کاتە بڕیار دەدرێت کە تیمێکی دیکە وەکو تیمی سەپۆرت بڕوە و یان ئەو تیمەتر دەگەڕێنەوە بۆ پشودانێک یان هەر لەوێ پشوو دەدەن و دواتر بەردەوام دەبن دکتۆر هێمن کەواتە هەماهەنگی تیمەکانی ئێوە وەکو وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی هەموو ئەو تیمانێک کە لەوێن هەماهەنگیان چۆنە لەگەڵ حکوومەتی تورکیا بێگومان ئەوان لەگەڵ دامەزراوەیە کە دامەزراوەی ئەفاتی پێدەڵن لەوێ ئەو دامەزراوەی وەڵامدانەوەی قەیرانەکانە لەوێ لەگەڵ پۆلیس و لەگەڵ ژەندرمەش لە پەیوەندی بەردەوامان تیمەکانمان کاتێک چوونە ئەو دیوی سنوور لەلایەن حکوومەتەوە لەلایەن نوێنەرایەتی حکوومەتەوە لەلایەن پۆلیسەوە پێشوازیان لێکرا و تا گەیشتنە شوێنی مەبەست ساری پۆلیس لە پێشیان دەڕۆیی پارێزراو بوون و ئێستاش خەڵکێکی زۆر لەگەڵیانن وەکو هاوکار واتە ئەوەی ئێستا ڕێبەرایەتی پرۆسەی گەڕان و دەرهێناندەکە تیمەکانی ئێمن
تیمەکانی کارمەندەکانی ئافات و کارمەندەکانی پۆلیس و ژەندرما وەکو هاوکار لەگەڵیانن بۆ پاکردنەوەی شوێنەکان بۆ هاوکاریکردنی برادرانی ئێمە چونکە وەکو باسم کرد مەسلەی گەڕان و دەرهێنان و ڕزگارکردن لێ هاتوویە هەموو کەس ناتوانێت ئەو توانایی نییە بۆ ئەو تیمانەی ئێمە کە تیمی ڕاهێنراون ئێستا سەرمەشقی پرۆسەکەن تیمەکانی دیکەی جۆرا و جۆر لەلایەن حکوومەتی تورکیا وەکو تیمی پاڵپشت وەکو تیمی هاوکار لەگەڵ تیمەکانی ئێمە لەوێ لەسەر کاران. دکتۆر هێمن نازانم ناوی بنێم ڕەخنا یاخود گلەیە کە ڕوبەڕووی هاوکاریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کراوەتەوانێ ئەوەی کە دەوترێ بۆچی هەر بۆ باکووری کوردستان بۆ ڕۆژاوای کوردستان بۆ سووریا هاوکاری نانێرن ئێوە هاوکاری نانێرن یان ئەوە تا هێشتا مۆڵەت وەرنەگیراوە یاخود ڕێگای گەیاندنی هاوکاریەکانتان قورسە بۆی ڕوون بێتەوانێت ئەوڕۆ لە کۆبنەوەکەی ئەنجومەنی وەزیرانیش باز لەوە کرا کە کەمپین بۆ پاڵپشتیکردنی لێقەوماوان لە سووریا و لە تورکیا واتە ئەم کەمپینەی کە ڕاگەیەنراوە بۆ هەموویەتی وە تیمەکانی ئێمەش دەڕۆنە هەردوو شوێن ئەوەی ناردنی تیمەکان بۆ تورکیا ئامادەکاریەکە ئاسانتر بوو تەنسیقەکە ئاسانتر بوو ئێستا لە قۆناغی کۆتایی ئامادەکارین بۆ ناردنی پاڵپشتی و تیمی ڕاهێنرا و فریاگوزاری بۆ لێقەماوانی سووریا لەگەڵ سووریا بەڵێ بێگومان دەینێرن بەو ئەوان لە ئایندێکی زۆر نزیک فریاگوزاری دەچێتەوەش کەواتە ئەرکەکە ئێوە قورستر بوو بۆ سووریا وەک لە تورکیا بۆیە تا ئێستا هاوکاریەکان بارودۆخی سیاسی لە سووریا جیاوازە لەگەڵ بارودۆخی سیاسی لە تورکیا تەنسیق زۆر ئاسانترە لە ڕێی لەگەڵ حکوومەتێکی وەکو تورکیا لەبەرەوەی نوێنەرایەتیان لە کوردستان هەیە و بە ئاسانی فەرماگەی پەیوەندەکانی دەرەوە دەتوانێت لەگەڵ قۆنسولیەی تورکیا قسە بکاتون و تەنسیق دروست ببێ ئێمە هیوادار بوون کە ئەو بە ئاسان بێت لەگەڵ سووریاش بەڵام بەهۆی بارودۆخی سیاسی لە سووریا ئەوە پرۆسەی تۆزێک زەحمەتترە. باش دکتۆر هێمن با بگەڕێمەوە سەر چوارچێوەی هاوکاریەکانەوە کەمپینەی کە حکوومەت ڕایگەیاندووە لەو لیستەی کە ئامادەتان کردووە هیچ هەژمارێکی بانکی دانراوە بۆی هەژمارێکی بانکی بکەنەوە ڕەنگە خەڵکێکە بێ حەز بکات بە پارە بەشداری لەو هاوکاریە بکایە خودت هێڵێکی گەرمتان دەستنیشان کردووە بۆ هاوکاریەکان باسێکیەوە هاوکاریەکان چونکە بە شێوەی لا مەرکەزی دەکرێن وەکو باسم کرد هەشت شوێنی سەرەکی ئەو پرۆسەیە بەڕێوە دەبن کە چوار پارێزگا و چوار ئیدارەی سەربەخۆن ئەوان دەسەڵاتیان پێدراوە کە ڕێگا جۆرا و جۆرەکانی کۆکردنەوەی کۆمەک دروست بکەن بێگومان لە هەندێک شوێن حسابی بانکی کراوەتەوە لە هەندێک شوێن بۆ نمونە شوێن دانراوە کە تیم دروست کراوە بۆ کۆکردنەوەی کۆمەک ئێمە لە ڕۆژە سەرەتایەکانی ئەو پرۆسەین بێگومان هەموو میکانیزمەکانی بەردەست بۆ ئەوەی پێشوازی لە خەڵک بکرێ بۆ ئەوەی هانی هاوڵاتیان بدرێ بۆی هانی دەوڵەمەند و خوا پێداوام بدرێت کە بەشدار من لەو پرۆسەیە هەمووی واڵایە و ئەو تیمانە ئەو هەشت دامەزراوەیە تەنیا دامەزراوەی سەرپەرشتی پرۆسەکەن دەنا کۆمەکەکە کۆمەکی خەڵکە کۆمەکی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بە هەموو پێکاتە و چین و توێژە جۆرا جۆرەکان. باشە دکتۆر هێمن باست لەوە کرد کە بۆ خۆشمان دەزانین لە ڕێی میدیاکانەوە بەردەوامی بینین ینی دۆخەکە سەختە ناسەقامگیرە خەڵکێک لەویان لەسەر شەقامەکان ماونەتەوانێ باسی ئاوارەیەکی خۆمانت کرد کە ئێمە بۆ لە تێکنان بۆ قومێک ئاو چاوەڕێ بووین خێرخوازێک سیارەیەک شتێک بێت قومێک ئاومان باتێ پارچەیەک نانمان باتێ جا ئەمەیە بپرسم ئێوە کەی کاروانێکی دیکەی هاوکاری ئەنێرن واتە چاوەڕێ ئەەکەن تا ئەم کەمپینە هەندێک کۆبکاتەوانی ئەنجابینێرن یاخود حکوومەت خۆی کاروانی دیکانێرێ تا کەمپینەکە بەرهەموو ئامانجێ بێت. ئەوەی ئێمە لە تیمەکانمان گوێمان لە دەبێت بارودۆخەکە یەکجار لەوە سەختتر و گەورەتر و زەحمەتترە کە لە میدیا پیشان دەدرێت لە هەندێک شوێن هیچ جۆرە شوێنێکی دەستکەوتنی خۆراک و نان و ئاو نەماوە جکە لەوەی کارەبا و هیچ جۆرە سەرچاوەیەکی خۆگەرمکردنەوە بەردەست نییە بۆ خەڵک ئەمە بارودۆخەکەی واتە کە لە وەرزی زستان ئەو بابەتە ئەو کارەساتە سروشتی ڕوویداوە بارودۆخەکەی یەکجار زەحمەتتر کردووە بۆیە ئێمە هەر کاروانێک ئامادە ببێ یەکسەر ڕەوانەی دەکەین ئێستا ئەوڕۆ سێ چوار کاروان ڕەوانە کراون هەندێکیان کەلوپەل و پێداویستی بوون هەندێکیان خۆراک بوون هەندێک ئاو هەموو جیا دەکرێتەوە هەمووی بە لە ڕێی ڕسمیەوە ڕەوانە دەکرێت تەنانەت کەلوپەلی بۆ نمونەوەکو شۆفەڵ و حەفارە و ئەوانەکە بەشدار دەبن لەگەڵ تیمەکانی گەڕان و ڕزگارکردن ئەوڕۆ چەند کاروانێکمان لەوانە ژمار بێگومان وڵاتی تورکیا پێیان وتون چی وەرناگرن و چی وەردەگرن
شتێک لەو بابەت ئەوان بڵێ ئەوان خۆیان ناوەندێکیان هەیە ئیعلانیان کردووە کە ناڵێن چی وەرناگرین ئەوان دەڵێن ئەمە پێویستیمان بەو کەلوپەلانە هەیە تاوان بۆ دنیای ئەعلانیان کردووە بۆ دنیا داوای هاوکاری نێودەوڵەتی دەکەن و لیستی ئەو پێداویستانیان ئەعلان کردووە کنسولخانەشیان لێرە بە زمانی کوردیش تەنانەت پێداویستەکانی ئەعلان کردووە کە چیان پێویستە ئەمە باشترە بۆ ئەوەی ئێمە تەنیا ئەو پێداویستیانە هەوڵی گەڕان و کۆکردنەوەی ئەو جۆرە کۆمەکە بکەین کە لەوێ سوودی هەیە بۆ خەڵک. دەست خۆش دکتۆر بەو هیوایم کە پەیامەکەتان گەیشت بێ بەڕێز دکتۆر هێمن میرانی بەڕێوەبەری دیوانی وەزارەتی نەوەخۆی حکوومەتی هەرێمی کوردستان گەلێک سوپاس بۆی کە ئامادە بووی لەگەڵمان دەستان خۆش بێ بە هیواین کاری باشتر و ئەنجامی باشتری هەبێت. بەڵێ بەڕێزان باسی ڕۆژ کۆتایی هات هیوادارم پەیامەکانی دکتۆر هێمن گەیشت بێت و لە سۆشیال میدیاوە چاودێری ئەوە بکەن کە ئەو لیستەی پێویستە هاوکاریەکان چی بێت چی لە خۆ بگرێ بۆی ئێوە بیبەنە کەمپینەکان و دایبنێن چاوەڕێ بکەن لە ماوەیەکی زۆر نزیکدا بڵاو دەکرێتەوە دادەنرێت بۆی هاوکاریەکانتان بە باشی جێ خۆی بگرێت و شوێنی خۆی بگرێت. هاوکارانم لە سەری کاتژمێر لەگەڵتان بەردەوام دەبن و ڕووماڵی کوردستان 24 بەردەوامی هەیە و خواتان لەگەڵ.